بابەتەکانیان زۆر زانستین ینی بەڕاستی ئەم فستیڤاڵە من ئەمە یەکەم جارم نییە بەهۆی ئەوەی کە مناڵەکانم یەک لە دوای یەک خوێندکاری ئەم خوێندنگەیە بوون لەم مینە دەرچوون من هەموو کاتێک دیقەتم ماوە ینی هاتووم بۆ هەموو فستیڤاڵەکان بەس بەداخەوە 2 ساڵە نیان کردووە لەبەر وەزعی کۆرۆنا و ئەو بابەتانە. بەڕاستی ئەمە خۆی واقعی خوێنکار ئەمەیە لە پرۆژەی هەبێ بابەتی هەبێ لە ڕووی زانستیەوە بۆی کە هەم مێشکی خوێنکارەکە گەشە بکە هەم بۆی بتوانێت لە ئایندا بتوانێت عەتایی هەبێ شت پێشکەشکە پرۆژەی چاکی هەبێ گەشە بە خۆی با و گەشە بە بەو بابەتانە بە کە لە خوێندنگەی خوێنێ و لە دەروی خوێندنگەش ڕەنگە سودمەندتر بێ لەوە کە بابەتی دەرەکیش بێنێتە ناو خوێندنگەکەیەوە بۆی بتوانێت گەشە بە بابەتە زانستیەکان بکە. من دەستخۆشیان لێگەم لێرە هەموو خوێنکاری جوان و ڕێک و پێک و باش و یانی بابەتی زانستی بە پێز و بەپید پێشکەشەکە. دەستان خۆش بێ سپاس مەمنون. ئەتوانی پێمان بڵێ ئایا ئومێد دەگەڕێتەوەی کە ئەم ڕۆژانە بینین لێرانەدا؟ بە دڵنیاییەوە یەکێک لە شەهرە گەورەکانی هەرێمی کوردستان لە ئاستی بەرزە لە ئاستی خوێندنگە باڵاکانی تر ئەمانە نابیندێ ئەم جۆرە فستیڤاڵانە نابیندێ بۆیە خوێنکارە بێ بە شێوازێکی عەمەلی بێتە مەیانەکەەوە بتوانێت ئەوەی کە هەیەی پێشکەشی کە هەر لە بابەتێکی باشتر بۆ باشتر لە باشتر بۆ باشتر لە هەڵەیەکەوە ڕەنگە سودمەندتر بێ بۆ شتێکی باشتر بەوە گەشاکە ئەی ئاستی خوێندن بۆیە لە هەرێمی کوردستان بەداخەوە ڕەنگە لە زۆر جارە لەو ئاسانە دەبێ لە خیابی ئەم بابەتانایە ئەمە نییە ئەگەر ئەمە هەبێ بە تاکید خوێنکاریش گەشاکە دوا ڕۆژێکی باشیش چاوەڕێ ئەو خوێنکاراکەوە هەرێمەکەشمان دوا ڕۆژێکی باشی شێ.